سڵاو مامۆستای عەزیز، مامۆستا شێزاد حەسەن، زۆر خۆشحاڵم کە دوای 11 ساڵ دووبارە دێمەوە خزمەتتان. ئێمە 11 ساڵ لەو پێشەر بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە دیدارێکمان کرد لە 3 بەشە کە لە ڕۆژهەڵات و لە دیاسپۆرا و هەموو ئەو کەسانەی کە من فیدبەکیانم لێ بیستوەتەوە زۆر ئەو دیدارانیان پێخۆش بوو. بۆیە لەسەر داوایەکی زۆر کە لە لای بینەرانەوە بوو جەنابەت لوتفت کرد و ئەو شانسەت پێداین کە جارێکی کە وەکو تەکنەڵکەری ئەو دیدارانە ئەم دیدارە ڕێک بخەین. زۆر خۆشحاڵم و بەخێرهاتن. هەروە منیش پێم خۆش بوو شاگەشتکە بووم چکە ئەزمموی یەکەممان سەدایە بوو و خەڵک تۆشی هانداوە منیشی هانداوە ئەگەر نا حەزم نەدەکرد قسان بکەم ماوەشی زۆرە خامۆشم هۆکار یەکجار زۆرە، بەڵام ئەوێنەی کە بۆمان گرنگە تەواوکەری ئەویت دیداری یەکەم بوو ئێمە لەوێەوە دەست پێ دەکەینەوە وەک تەواوکەری کۆی پرۆژەکە. بەڵێ بە دڵنیایی وا دەکەین. من پێم خۆشە سەرەتا یەکەم پرسیار لەوە بکەم کە لە چیرۆکەکانەوە دووارە بچینەوە ناو ژیانی کۆمەڵایەتی تاکی کورد و تەبیعەتەن زیاتریش لەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ژیانێک کە گلۆبالیزیشن و جیهانی بوون دروستی کردووە. ئەگەر پرسیارەکە لەوە دەست پێکەم لە گوڵی ڕەش ئێوە لە ڕوانگەیەکی چینایەتیەوە چیرۆکێک دەگەڕنەوە، ئەگەر زۆر بە کورتی بپرسم گوڵەکە هێشتا ڕەشە؟ دیارە پێش گوڵی ڕەش کتێبێکی تکە یا کۆمەڵە چیرۆکی کە 9 چیرۆک بوو ئەو کاتە بەرم من 15 بوو تا 20 توانیم ئەو کۆمەڵە چیرۆکە بنووسم. بان قەست لەوێ دەست پێکەم کۆمەڵە چیرۆکی تەنیایی یەکجار ڕەواجیە هەیە ئێستا، بەڵام جاران وانە چون ئێستا خەڵک زۆر حەز بە تەنایی دەکا، ئەو کات زۆرێک لە کۆگیری هەبوو لە هەموو شتێک بە ژیانە با بڵێن شوانکارەیە بەو شێوەیە، بەڵام ئێستا زۆر ئاڵۆز بوو بە تایبەتی لە دوای گلۆبەڵایزیشن و کۆمەڵێک فاکتەر هەن یەک لەوانە دیجیتال میدیا. لەبەرەوە ئەو نۆ چیرۆکەی تەنیایی باسی 9 کەسی فەرامۆشکراوەکە لە ڕووی تیۆریۆن نەم ئەزانی تەنیایی چییە یا فەرامۆشکردن چییە یا پەراوێز خراوەکان چێن، بەس لە ناویان ژیان زۆر کۆلە بووم دەکەومە ناو بازاڕ و ئیش و کار و زۆر جار گوتومە خەڵگە لە حای باشی برد. گوڵی ڕەشیش هەرامان شت بوو، گوڵی ڕەشیش ئەو 6 چیرۆکە دەتوانم بڵێم ئەزمونێکی لاوانە بوو، ینی گەنجانە بوو کۆمەڵە چیرۆکی تەنیایی، بەڵام لە گوڵی ڕەش تاو دەستم بکرێتەوە کەم و زۆر بە تەواوی بیرت نەچێ. من زبان و ئەدەبی ئینگلیزیم خوێندووە لە بەکەلۆریۆسم هەیە بۆ وەستام من تەماعەمە بوو ماستەر بکەم یا دکتۆرا، هەستم کرد کاتم لە چیز دەچێ چکە ئەو 4 ساڵەی بەغدا باشترین مامۆستایان و پرۆفیسۆرانی جیهانی عەرەبی دەرسیان پێدەگوتم، کوردیشی تیا بوو، چەند کوردێکی زۆر ناسرا وەکو کەمان نادر کە لای ئێمە کتێبێکی تەرجەمە کرا نەحوە مەسرحین فەقیر، هەروە بزانم بەو زبان، بەڵام نەیکردێتە کورد، خەڵکی بە دەرەو جەسان بوو. ئەمانە منیان ئەو وای کرد من بچم ئەوە بناسم سەمۆڵ بێکهێت لە چاوەڕوانی گۆت تۆ تەسەوەر ناکەی من چۆن گۆڕام دوای ئەو شانۆگەریە هەموو ژیانی من ئەم شانۆیە و ئەویش قسەی دەکرد لە پۆل هەموو ڕۆژێ. دوای مەراقی من زانی مەراقم گەورەیە وتی تۆ بڕۆ قوتابخانەی ئەبشێر دەچی پوچکەرایی بڵێنەوە لە کتێبخانەی گەورە هەبوو بریتیش کاونسڵ ئەوە بەهشتی ئێمە لەبەرەوە ئەمان ئەم کات ئەو قۆناغە بوو من ئەم چیرۆک بازێک بوو لە تەنیایی بۆ گوڵی ڕەش. دەتوانم بڵێم وەکوایە من ئەو کتێبەم نووسیبێ بەس یا حەسار و سەرکانی باوکەم وەکوایە بەس ئەو نۆڤڵێتەم هەبێ من لە ژیانم ئەوە نە خەڵک تەماعگیری ئەو
ئەو کتێبان بەڕای من ڕێکەوەکو فەرمووت من لە ناو قوڕ و چڵپاوی و زەلکاوی ئەو شوێنانە بووم کە تێیدا ژیا مەسەن تۆ تەسەووڕ ناکەی من لەگەڵ کەند چاوم ئەکرێتەوە ئەزانم دنیا ئەبینم کە گەورەترە بم ئیتر گەڕەکەی کەشکوران ئەویش عەبدولکەریم قاسم کودتای کردبوو پیاسەیەکە بە کوردستان بە عێراق ئەبینی ئێمە لە ناو ڕێک زەلکاو هەنێ ئێمە ماڵەکانمان چواردەورمان زەلکاو ئەو دەڵێت ئەمانە چێن لەو چڵپاوە دەژین تێوانە شوێنیان نییە پارەیان نییە زەویان نییە بۆیە لە ناو ئەو زەلکاوە ئەشی گڵکەندی ناوە کە دوایی بوو بە ئەوە شوێنێکی گەشتی یاری و پارک بۆ خۆشنودی وابزانام زۆر دەمێکە نەچوومەتەوێ زوو چوومە بازار هیچ ئیشێک نەمابوو نێکەم لە تەمەنی دا بۆ بەقەدەر توانای ماسوولکەی خۆم یعنی مەسەلەن کە ئەمانە زۆر ژیانی منیان پڕ کرد لە ڕوودا و دوایی من زیت بووم لەوەی کە زانیم ژن چەوساوەیە مەسەلەن دایکم حەزی کرد کە باڵغ بم بیکەم بەهەرا بەس گوتم پێنج خوشکەوە بوو گوتم ئەو داوانی ژوا باڵغە بن لەوە لایک لۆ باسی ئەوای ناکەی گوتی کوڕم کچە هەر دەبێ بە حیا و حرمەتی خۆی دانوش دەڵام من نەمێشت دەرپێی خۆم 3 ساڵ شاردەوە لێی بۆی نەزانێ ئەوە زۆر بۆ من کرد بەڵام دراما بۆ ژیانێک تراژید بۆ بەس ئینسان زۆر سادە و پاک بوو یعنی هیچ خەڵتە و پڵتەیەکی بەڕاستی یعنی ڕاستە قۆناغی شوانکارەی ژووکوە بێشکسی دەڵێ ناتوانێ شتی عەجیب و غەریب بکە ئەوەش دەڵێت لە کتێبی کوردستان وە کۆلۆنیاڵێکی نێودەوڵەتی ئەڵێ لە هەر چوار پارچەی کوردستان تەقی بەستووە لە قۆناغی شوانکارەی بە نسبەت من شوانکارەی شتێکی زۆر جوان بوو بە دیدگای من چکە ئەوە چی تێدا بوو ئینسان دۆستێکی خەمخۆریەکی یا مەسەلەن مەسەلەی نێر و مێ و ئەو ئەمانە کێشەی گەورەی نەبوو یعنی بەو ڕادەیە کە ئێستا ئێمە لە سەردەمی تازەگەری دەژین هەفتانە ژنێگە کوژرێ کچێک دەخنچێندرێ بەڕاستی کە مریشکێک لە گەڕەکی کووران مرد هەموو گەڕەک تازەی دانا بۆ لە بەرەی مریشکەکە هێلکەکەرێکی عەجیب بوو یعنی ئەگەر یەکیان دوو هێلکەیکرد بە سێ ئەو چواری یعنی بەپێی شەو ڕۆژێک یا هەفتەیەک بە ژمارە یعنی بەڕاستی پرسیان دانا بۆ ئەو نەدەبڕایەوە چونکە ئەم جیاواز بوو لەگە مریشکەکانی تۆ وە ژیانێکی سادە بوو ژیانی ئەڤینداری پڕ بوو لە شەرم و ترس پڕ بوو لە ئەدەبیش لە ئەوەی کە تۆ ناوێ تەماع لە دراوسێ بکەی سەم دایکم نەیدێش هاوی نامسم سەربان بنوم لێگو نەکا دراوسەیەک ببینی کاتێک لە حەمان دێتە دەرەوە گوتمەوە یعنی هەندێک یاسا و ڕێسا هەبوو بەڕاستی تەنیایی لەگە گوڵی ڕەش دوای ئەوەش سەیرە من یەکەم کەس نەمیرە ناسی یارمەتیشتی ئەندام کۆمەڵە چیرۆکەکەم بەرحسێن عارف بەرپرس بوو گوتی تۆ چیرۆک نووسی بەڵام زمانی کوردیت باش نییە ڕاستەکەم ڕۆشنبیر یەکەم عەرەبی بوو چکە دایکم لە عمری 10 ساڵیم باتە مزگەوت بۆیە قورئان ختم کەم 2 ساڵ 3 ساڵی پێچوو بەڵام دایکم ئیشیشی باشی کرد چکە توانیم بە عەرەبی هەموو ئەدەبیاتی دنیا بخوێنمەوە بە تایبەتی بە زمانی ئینگلیزیش کا دەسمە دەبی ئینگلیزی ئەمانە وای کرد من وەکو تۆ گوتت ئێستاش گوڵی ڕەش دەتوانم بڕێم لە هەموو ماڵێک لە جیلی خۆم ماوە زاری و مناڵەکانیان دەیهێنن بۆ من بمناس ئەمە زۆر بابەتێکی گرنگە ڕەنگە لە درێژەی و توێژەکە زۆر یارمەتی دەربێ بۆ تێگەیشتن لە دنیای جەنابێت دوو زمانی زۆر گرنگ زمانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵکێکی زۆر قسەی پێ دەکەن زمانی عەرەبی فێر دەبن دواتیش زمانی ئینگلیزی کە زمانێکی جیهانیە واشە ئەوەیشی هەموو بەرهەمەکانی جەناب تا هەیە
دنیایەکی کوردی تێر و تۆخ بەڵام ڕوانگەیەکی جیهانی و زانستی و پڕ لە سایکۆلۆژی ئێستا تێگەیشتم ئەو دوانە چۆن ئاوا پێک دەگەنەوە مەسەلەی زمان و فێربوونی زمان زۆر گرینگە لە بێگومان یەکێک لە ئەو نەوەیە ئێستا هەیە زمانی عەرەبی زۆربەی نایزانێ یا مەساوانەی لە تورک ئێران خۆ دەزانی هەر قەدەغەیە تا ڕادەیەک ینی شتێک هەیە مەسەلەن کتێبخانانە لەوێ چاپبوون بەڵام ئەو سێ وڵاتە بە سووریا و ئەوان ئەوەش سەیراوان ئەگەر بە ئاەتەکە بێ دەڵێ من ئێوەم خۆخڵقاندووە بۆی یەکتری بناسن لیتعارف و ینی کەواتە کەسیش کە ئیمانداریشە بە هەزاران و ئەوانەی سەردارن لە وڵاتانە و دەوڵەتداری دەنێ بەعکسەوە تۆ بە زیاد دەزانن تۆ بە بەڵایەکی گەورە دەزانن ئێران عێراقیش وا بوو سووریا وا بوو هەموو ئەو چار وڵاتە ئێمەیان گەمارۆدا من بڕوا دەکەم سنووری ئێمە و ئەو چار وڵاتە سنووری مەرگە من بەحمەدی قوبادیم بۆیە خۆشویست لە مەستی ئەسپەکان چکە ڕێک باسی ئەوە کە بۆ من سەرنج ڕاشێشە بێگومان بەختم هەبوو کە فێرە دوو زبان بووم لە 20 ساڵی بەبێ ئەوەی کۆمەکم هەبێ تەنها ئەوەمە کڕی قاموسمە کڕی فەرهەنگمە کڕی ئەگەر لێم حاسێبە دەگەڕامەوە چ بە ئینگلیزی چ بە عەرەبی دەگەڕامەوە سەر فەرهەنگەکە بەڕای من ژیانی کۆمەڵایەتی زۆر کاری لە من کرد ینی مەسەڵەن باوکم کە قومارچی بۆ 20 ساڵ ژیانی منی زۆر گەورە کرد چکە کە دەیدۆڕان جەهەنەمێک دروست دەبوو و کێشەی بەردەوام لە بینی دایک و باوکمە بوو دایکم دەویست مناڵەکان نەمرن لە برسال باوکم بێباکتر بوو لەوە ڕاستی ئێستا زۆر کەس دەڵێ حای باوکی بابا تۆ دەبێ باسی خۆت بکەی یەکەم جا کۆڵن ویلسن سەر بە قۆناغی بونگەرایی تازەگەریە یا مۆدێرن ئەو دەڵێ دەبێت لە خۆتەوە دەستکەی وەک ئەدەب ئێمە لە خۆمەوە دەستم پێکرد لە تەنیایی لە خۆمەوە دەستم پێکرد لە ڕۆژە لە ڕەگوڵی ڕەش لە هەمویان دوایی من خۆم هەم لەوێدا وەک کارێکتەر بەس مەسا هەر کەسێک گوڵی ڕەژەخنێ ئەزانێت عشق دۆڕان بۆچی ئەوەندە عشق دەدۆڕێ بۆچی لە ئەفسانەکان و لە ژیانی مرۆیەتی عشق هەمیشە دوژمنی زۆر بووە مەسا ڕۆمی و جۆلیێت شکسپیر سەدانی وا داستانەیە بۆچی لە کورد تەماشاکار 5-6 بۆ بژمێرم ژیر و فەرات لاس و خەزاڵ مەموزین ئەوەی خەزێ و سیاماند بۆچی ئەو هەموو عاشقە دەدۆڕێن بۆچی ئەو هەموو عاشق و معشوقە ناگەن بە ئاکام و بەشەکی زۆری تا ئێستاژ ئەکوژرێ تۆ ئاگال لێتنێ لە ڕاپەڕینەوە چەندین بەسەدان کوژران لەسەر سۆسمە لە ئەدەبیاتی دینیش ئەوەندە ژن دەکەن بە فیتنە و منبعی هەموو لە حەواوە لە حەواوە فێرسین گوناحی یەکەم تا ئێستا ئیژەکە تا ئێستا دایکم هەموو جارە گریا لەسەر بەرماڵ ئەمن گوتم ئەودا تۆ پڕ بە چاوان سەیری حەسەن مێردت نەکردووە حەسەنی مێردت حەسەن پۆلیس وتی کوڕم کو دەبی یعنی من 1000 ژنم بینی لە ژیانم سەیری مێردەکەی نەکردووە مێردەش سەیری کرد بەیەکەوە هەر کەس بۆ خۆی مرد یا بەیەکەوە مردن یارەوە یعنی ئەمە زۆر بۆ من سەرنج ڕاکێش یعنی ئێستاشی لەگەڵدا بێ ژن دەبێ بەردەوام وەک عەورەت سەیر بکرێ لە ئەدەبیاتی یوتیوب ئەو مەلا و ئەو بانخواز و ئەوانەی مەزهەب زەدەن زۆرتر زۆر خەڵکی خوێنەوارن ئوستاز کۆلێژی تەواو کردووە دکتۆرای هەیە لە دەروون ناسی کێشەی هەیە لەگەڵ بوونی ژن لەسەر ئەم ئەرزە بەو شێوەی کە خۆی دەیخوازێ دەڵێ بزەبت منە ویستەوە ئەوە دچمە سەر و پرسیارە بۆیە لە گوڵی ڕەش و تەنیاییەوە دەستم پێ کرد کە بڵێم ئەو دنیای گوڵی ڕەش و تەنیاییتیان وسە چەند گۆڕاوە لەو توێژەی پێشووە باسی بەعریفەی درۆزن دەکەن کە هەرچی بەرەو شاخەکان دەچی خەڵکی ڕازگۆتن لە ژیانیاندا بێگومان ڕەنگە مرۆڤ لەو سەردەمە ساکارتر بوو بێ ئێمە لەلایەک
جیهانی بوون و ئەم دنیا دیجیتاڵەمان هەیە کە هەموو دنیا دێنێتە بەرچاومان و ئەمان بەسێتەوە بە دنیاوە لەلایەکی تیژ لە جیهانە مادیەکەی ئێمە و ئەو یاریە سیاسیانەی لەم وڵاتانە دەکرێت لەم ناوچەیە دەکرێت خەڵکی کینەباز و ئەوە وتار و فێڵباز و خیانەتکار و ئەوانە دێنێت بەڵێ ئەو دنیاە ئەستە چەند گۆڕاوە ئەو دنیاە باشتر گۆڕاو یا بەخراپتر بەڕای من ناتوانین داتامان نییە ژمارەمان لا نییە بەڵام وەکو زیندەجی خۆمان کە ئەیبینین جارێ وەکو سوپریڵێ لە کوێ سیاسی دبینی درەختەی زۆر بچێنە چونکە هەوا و ئاو هەرچی سوشت هەیە کوشتوێتی و خنکاندوێتی و ئەمە زۆر ڕاست یا دەڵێ ئەو فارگۆنە ڕوا چ گرانە ڕوا چکە پڕە لە خۆشەویستی فارگۆنیشتکە وەسەوەکڵێ ئای ئەو فارگۆنە ئەو فارگۆنە چەندە جوان خۆش دەڕوا خۆش بەزە لەبەرێ عەتری تێدایە بەس لەوی تریان دەڵێ سەری ئەو فارگۆنەکە چ بە قورسی ئەڕوا هیلاکە لەبەرەوەی پڕە لە سیاسی ئەمە قسەی سوپۆری سۆرابی سوپۆری شاعری بەڕاستی ژوایە بەڕای من ئەوەندە بەدبین و ڕەش بینم تا ئاسمان چونکە ئەو جوانی و ئەو ڕۆحە سادەیە و خاکەڕاییە و هەژارەکان کۆمەچ یەکتریان نەکرد حتا ئەو کات ژن کوشت ڕەدووکەوتن مەسەلەن کوردەواری بەدەگمەن بە دوایی هەوڵیان داوە سوڵحکەن بەڵام ئێستا کابرا دکتۆرا هەیە ماستەری هەیە بەکەلۆرسیەیە خانەدانە دەوڵەمەندە سوتە ئەوروپا بەڵام لەسەر گومانێک لە خوشکەکەی ئەکوژێ و ماریا زۆر براکەی زۆر خۆشەویست زۆر نزیک بوو لێ بەڵام بەدەستی گوایە مامی کوشتی ئێمامی کەواتە عەقڵەکەیە ئێمە چەند مامی وامانەیە بە هەزاران مامی وامانەیە بە هەزاران خاڵی وامانەیە بە هەزاران کچی وەکو دوعام بە هەزاران کچی وەکو دوعام لەبەرەوە بەڕایمە قەسابخانەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە من ناوم ناوە 10 ساڵە ڕەش هەڵاتی ناوەڕاست لەبەرەوەی من ڕۆح و دڵ و مێشی کەم کەسم بینی تاریک نەبێ لە ژیانی خۆم من زۆر تێکەڵ بووم لەگە خەڵک یەک بۆ من مامۆستاژ بووم لە سەرەتا لە قۆناغی ئامادەییەوە خوشم قوتابی بوویمە لە قوتابخانە هێچێک لەو شوێنانە کە قوتابخانەیە لە ئەخیری نەخۆش دەخە یعنی لە جیاتی بەهرەمەند بی کە دەچیتە دەرەوە لە دوای خوێندن دنیایەک لە ڕووی سایکۆلۆژی وێرانی کردووی سیستمی قوتابخانە ئەخبرنە ڕاسێل کە دێنە بریتانیا ئینگلیزەکان ئەو لەوێ ئەوەی هەیە بریتانیا ئەزما گرێت بریتن ئەو یەکەم کەس بوو لەو قۆناغی من تێدا دەژیام کە لە سێ ناوەندێ بوو گوتی ئەی بە شوورەیە بریتانیا وشەیە عەزەمەی مەزن بۆ خۆی تەخم ئەدی وڵاتانی تکەچین ئەدی مرۆڤ گەلی تکەچین و ئەو ریفۆرمێکی لە خێزان ریفۆرمێکی لە قوتابخانە لە میلیتاریەوە بێنە ڕاستل کردی بەچی مەدەنی سڤیل ئەمە حەقیقەتە بەڵام ئێمە تەماشاکە لە بواری پەروەدە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەشهەڵاتی ناوەڕاست من قەناعەتم وایە ئێمە لە دۆخی شوانکارەیین ئێستا بەو شێوەی کە ئیسماعیل بێشکچی دەڵێ پاوانخوازیە خۆپەرستە چینە بازە ئێمە لە ناوێشێتی و پارتی و حزبەکانە ئەیدۆزینەوە ئێستا چەند حزبی سەلەفی هەیە چەندی ئیسلامی چینەبازێکی عەجیب هەیە ئوستاز ئەحمەد قوربانچی کە عەلامەتی عەرەبیە لە ئێران بوو بەپەلە پرۆژێ هات بۆ کوردستان لێرە پاراستیان ئەم کابرایە لەگەڵ ئەدۆنیسی شاعیر کە بیرمەندە شاعیرە سووریە لە عمرێکە لە فەرەنساژی ئەڵێ وەحدانیەت یەکتاخوایی جگە لە چینەی چی دروست نەکرد سێک بگەڕێ لە ئەحمەد بە قوبانچی لە یوتیوب هەیەتی کەسێک بچێ ئەدەبیاتی ئەو کابرای بخوێنێتەوە ئەدۆنیس ئەزانێ ئەو دوو کەسە بۆ واڵێ نیشان خواناسە و ئەوە هەتا ئەحمەد قوبانجی زۆر تووڕێ دەڵێ من عەرەبم
و بۆم شانازیەکەم کە قورئانێک و خوایەک و پێغەمبەرێکم هەیە بەس من تێناگەم کورد چی تێدەگات تا قسانە بکەی دەڵێ ئەو کابرایە هەر هەمیشە زەندیقەیە من دەچمە دۆزەخ من لە 20 ساڵی و بڕیارم دا بچمە دۆزەخ چکە کارم بەحۆری نییە لەژێر عەرشی خوای تۆ یعنی وهم في شغل فاكهون مەلایەکی گەنجمانەیە زۆر سڵێسە لەباری سێکسواڵی ئەڵێ بە گەنجەکان ئەڵێ ئیتر ئێمە هیچیشمان نیە لەوێ بەڵام ئەو گوزارش لە خۆی دەکا کە خوا بەس من پێم عیبە بچمە شوێنێک من خەریکی حۆری بم لە چێش لە ئاسمانێ ئەمە بۆ من زۆر یعنی ئەبێ بچمە جەهەنەم چونکە عیبە شوورەیە نەزان ملیۆن کەس ئەوە نییە قۆزێتەوە بەڵام من کە دوای 11 ساڵ گەڕامەوە بۆ کوردستان سەیرێکی شەقامەکان کرد لە سلێمان یەکسەر ئەوەم بە زێنات کە ڕێکی داوەڵەکان بگرە زیاتر هۆڵ باوەشی کەینەوە لایە پێ دەوترێت شێوەزاری داوڵ من خۆمە ئیشەم کردووە لە جیاتی دای من نەوەی بێستان و باخە بوو لە هەولێر و ئاوەکی زۆر هەبوو و سەوزایی هەبوو و هەتاو هەبوو و باران هەبوو زۆر هاوینێکی خۆش هەبوو دەچیتە سەربانە ئەنووستی نەک لە ژێر زەمینێک یا لە خوارەوە بەڕای من هەستم کرد مرۆڤایەتی قۆناغی داخۆڵی بەجێنێشتووە ئەگەر باسی داهۆڵ بکەین ئەو پەیکەرە ئەو بۆ ترساندنی بۆ سکێر کڕۆ سکێر ینی ترسان کڕکڕۆ وە بزام هەر دەکا قەلە ڕەش بۆی ئەو دەخڵ و دانە نەخۆن ئێمە لە برسان یەکێک لەوانە بم ئێمە برسی بوویت زۆر هیچمانێک من یەکەم جار قۆڕکاریەکەم دوای گەچکاری دوای چیمنتۆکاری دوای 10 ساڵ ژێر قەڵای هەولێر قاپە شۆرم لە کێشخانەکانی بنقەڵا ناویانم بیرە تا تاجریان لەگەڵ جمهوریە بەس زۆر شت فێر بەم ئستاس ئەگەر نەچوومەمە بازار یعنی مناڵی هێژار یان بەدبەخت دەبێ یا خەراب ژیانێکی یا خود ئەگەر زیت و ئەوە بێ من ناڵێم خۆم بەڵام زۆرم لە خۆم زیتر بینەوە چکە ئەوانە منیان فێر کرد بسمە کوێ مەسەوە یەکەم زار مادەی دیالێکی تاریخی مێداتێ ساڵێک لە بن گەورەتر و حەیدەر کەریم کە لە جەنجێران عێراق لە دەشتی کۆیە جەربەزە بوو وتی ئەبێ من جەنگ بکەم وتی ئەی تۆ وتمەچمە سلەیمانی چێ بەخێوە دەگاگەر قوتابیەکان بۆ نایێتە شاخ گوتم کاری من نییە نەدەزانم فاسۆلیە لێنم نەدەزانم تەقەش بکەم ئۆکەی من نەچووم بەڵام بە سەدان کە حەیدەر کەریم یەکێک بوو لە کوڕە هەرە بلیمەتەکان ئەوی ژۆکو من ئەدەبی زبانی ئینگلیزی یعنی من لاوانەیەکم چەند لاوانەیەکم بەس یعنی ئەگەر ئەو کوڕە بمابایە عەقڵشی گەورە بوو چونکە ئەو دەمزانی دەمگو من و تۆ بە کەڵکی تەقەت نایە وتم ماوەکی زۆرمانەوێ بەزاتوانین لە فکرا شتێ بکەین حەیدەر وتی تۆ ترسنۆکی گوتم بەڕاستەکەی بەڵام 3 ساڵ کوڕکچەکانی سلێمانی بە خێویان کردم نانێشێ هیچ سێ چقە بەڵام 3 ساڵ تۆ دووربی لە جەنگ دوای سەدام لە قۆناغێک دێت دەڵێ هەر کەس نەچێتە شاخ و نەڕوا وا بوو پەیامەکە کە هاتە ناو خەڵک بچێتەوە پەیامی خۆی ئیشی خۆی کاری خۆی ئیتر من بوومەوە مامۆستا جارەشت بەڵام دیسانەوە ئەوان فێرە ئینگلیزی نەبوون چکە ئینگلیزی وەکو مۆسیقا وایە ئەگە خۆتی بۆ تەرخانەکەی فێر نابی بۆیە من ئەوەندەی لە کوڕکچەکان فێر بوو ئەوەندە لە ژیانی زانکۆش کە فێر بووم ئەم دووە لێکیدا یعنی توانین زۆر جیاواز بیر بکەمەوە مەسا من گاڵتم بە ئیمتحانات چکە ئیمتحانی دەوڵەت دەکەیت تۆ کە ئیمتحانی مناڵەکە ناکەیت کە ساقیتی کلقیتیان پێدەگوت یان شتی سووریان دادەنا چ جەهەنەمە کە تا ئێستا ئیمتحان لە کوردستان چ شێتخانەیەکە چ بێعەقڵیەکی تایە لە کوردستان کە تۆ بەلێوە لەرزە بچێتە ئیمتحان من لە وڵاتانی ئەوڕۆپی جاروبار چیمە بۆ ئیشی پەروەردە یا خۆم زۆر چیمە کە ڕاوم یەکسەر چوومە تا باخچەی ساوایان تا زانکۆ سا کەس ناترسێ لە ئیمتحان کەسێک ئێستا تۆ لە کەنەدای مناڵەکانی تۆ میز بە خۆیان ناکەن من و هاوڕێکانم میزمان بە خۆدا کردو لە ترسە
یعنی جارێ ماتماتیک نەمانەزانین بۆ ماتماتیک ئێمە لە قۆناغی شوانکارەیەژین بەڵام ئینگلیزە ڕوە لەنە ڕاستەلەکەی بە سڤیل بە زێستا لە ناو کوردستان شتێکەی ناوی سڤیل بێ لە هەموو ڕۆژهەڵاتی ناوڕە شتێکەی ناوی سڤیل بێ مەدەنی بێ مرۆڤ دۆست بێ ئینسان دۆست بێ نییە ئوستاس لەبەرەوەی ئێمە لە قۆناغێکی خراپین هەم دەرەبەجیمان تەقیوین لە دەرەبەجی بە مانای نەگەتیڤ نەرێنێ لە هەمان کات نەمانتوانیوە قۆناغی ملیتاری دوێنێ پێ دوو ئامۆزا شەڕ دەکەن لە سلەیمانی یەکتری قەتڵ عامەکەن و چەندین گەنجیش بەدوایەنەوە ئێستاس ئەمە یعنی پەروەردە لێرە وجودی نییە یعنی لەکەیەوە یەکەم مژدە و یەکەم خەڵات و یەکەم دیاری یەکێتی و پارتی بۆ ئێمە چی بووە شەڕی براکوژی بەم ڕاپەڕینە کە تۆ لەوەتەی هەی خوێن ئەڕێژی لەوەتەی هەی بە ملیارەها ئەچنیتەوە ئەی دزی و خەڵکیش وەکو بێچوە چۆلەکە دەمەکاتەوە قەترە ئاوێکی پێناگە لەبەرەوەی دایکە هەردوو باڵی شکاوە ناتوانێ ئاوەکەت بۆ بێنێ کە تۆی دەوڵەتداری ناوت لە خۆت ناوە حکوومەت بە هیچ شێوەیەک شتێک نەناوی حکوومەت و دەوڵەتداری لە هەموو ڕۆژهەڵاتی ناوە بەعکس ئێستا لە غەربیش دەوڵەتداری بەو شێوە نەماوە غەرب ئێستا لە دۆ خەرچی خراپە بیرمەندەکان لە یۆنانەوە تا ئێستا نەمدیوە بڵێ وڵاتەکەم باشە لەرباری ناسیۆنالیستی نەیگوتۆ باش شەوەی کە منم ویست پێی بگەم ئەوەیە کە دوو ئاراستە لە نووسینەکانی جەنابتا هەیە یەکێکی ئەو ئاراستەیە کە لە ڕێگەی ژیانی مادیمانەوە بۆ نمونە هەر لە گەڕێکی داهۆڵەکان لە گوڵی ڕەش گەمەی گۆڕینەوەی قەرەوێڵەکان لە ژیانی مادیمانەوە تۆ مرۆڤێک دەبینی کە دەبێ بە ڕۆبۆت ئەوە لە ئەوە عینی ئەوە لە ئەدەبی ئوروپی لە ژیانی ئوروپیشە ئامێرد یعنی لە ئاسن دروستکراوە بەس پیاویش ئینسانە بەڵێ یعنی من کە گەمەی گۆڕینەوەی قەرەوێڵەکانم بینی هەستم کرد ئەو بە هەزاران خەڵکە تووڕەیەی کە ڕۆژانە لە تەکسی دەیان بینی قسە دەڵێن بەدەسەڵات بێزارن لە هەموو شتێ بێزارن لە نیشتمان بەڵام کە دێتە سەردەمی هەڵبژاردن دەچنەوە ژێر چەتی حزبێک و ژێر چەتی بانگەوازێک و ڕێک ئەو یاریە بێهودەیە ئەو ژیان لە بێهودەیی بەڵام لە هەندێکیش وەکو حەسار و سەگەکانی باوکم مرۆڤێک دەبینین گیرۆدەی حەسارێکی کە پیاوسالاری گیرۆدەیەتی دەروونەن زۆر پێم خۆشە کە ئێستا کە جیهانی بوون ئەم دوو دنیای زۆر تێکەڵ کردووە بەوە بگەین کە ئێمە چیمان لەو جیهانە شتە باشەکانیمان وەرگرتووە یا بەڕۆبوت بوونەکەی زیاتر ئێمە و بەشە پاراوێز خراوە یا بێکەڵکە یان ئەگەر بەو قسەی تۆ بێ تەکنۆلۆژیا هەر بۆ نمونە مۆبایل ئێستا قەسابخانەیەکی لە دواوەیە چونکە ئێمە نازانین بەکاری بێنین یعنی من لە ڕاپەڕینەوە کە بەڕێکەوت هەندێک هەواڵی هەندێک لاپەڕێ ئەوەمان هەیە بە دزیەوە دەرەچێ لە کوردستان لامە شوێنێک یان حزبەکان بۆی بیسەلمێنن یەکێکیان با بڵێین بەرگریکەرە لە کۆمەلگا کە واش نییە وای دەنوێنێ شەڕ لەسەر ئەوەی کە حیا یەکتری بن بستاس ئێستا هەندێک جار شتیتکەی کە ئەخلاقیە بۆ یەکتری درستی دەکەن یان هەیە یەکتری هەڕەشە دەکەن لە باری سێکسوالی مەبەستمە یەکەواتە ئەوە ئەمن لە ڕێ چیەوە لە ڕێ تەکنۆلۆژیا و ڕۆیشتووە جارانەوە زۆر زەحمەت بۆ بگا نامەیەکی دڵداری بوو یا سوڵحیان نەکرد یان سزایەکیانەدا بەس کەمترین شت ینی بە درێژایی ئەو قسەی کە تۆ دەیکەی ئایا گلۆبەلایزیشن چی بۆ ئێمەێنە جیهانگیری چی بۆمانێ جگە لە بەدبەختی چی نێناوە لەبەرەوەی بۆ من ئەوە گرنگە کە ئەوەی کە پێی دەوترێت مۆدێرنیتە و تازەگەری جگە لە بەدبەختێکی گەورە بۆ ئێمە و بۆ ڕۆژ ئاواش من ئێستا بیرمەندەکانە خوێنمەوە بە عەرەبی بە ئینگلیزی وەک جاران یەکەم شت پەلاماریە دەنزان کۆکانە ئەگەر ئێستا بە تایبەتی فرانسیەکان ئێستاشی لەگەڵدا بێ مەسا ئەمێشل ئۆن فڕی 3 ساڵ لەمە گەورەترە دەڵێ هێشتا پەچیارێک باوک سالاری نێرەکەر سالاری
پیاو سالاری سمێڵ سالاری هەموو ئەو ناوانە بڵێ کەڵگا سالاری هەمووی ماوەستاس جگە لەوەش دەڵێ ئێمە تا ئێستا لە مەزهەبە هێشتا خورافات بڵاوەکەینەوە لە قوتابخانەکانی فرەنسا گوایە ئەمە میشێل ئۆنفرێڵێ سەی من نییە ئەڵێ بەردەوام لە کریسمس و لە کاتی بۆنەکانی دنیای مەسیحی تۆ پێ دەڵێ پێیان گوتون بە هەموو منداڵەکان مریەم پاچیزەیە خوا هاتووە بێتاقەت دەبێت ینی چیرۆکەکە هەموو کە زەیزانێ وەنەفەخنا فیها دەبێت یەکێک بە مناڵەکان کە ئێستا دەڵێ ئەوە باوکە چی گوتدایە دەبێ ئەوەی بۆ تەفسیرکە باشە پرسیارەکە ئەوەیە پاچیزەیە ڤیرژن یعنی لە ئەدەبیاتی ئیساییش ڤیرژنەیە دەڵێت تۆ لە قوتابخانە بە مناڵەکانت گوتووە لە پۆست لە سەرەتایی لە باخچەوە تاکو پۆست دکتۆرە ئەڵێ ئەم کارە دەبێت دوو عاشقمان هەبێ تا بەیەک بگەن وەک جاندارەکان زاوزێ بکەن مناڵێکە بێ کەواتە دەڵێت تۆ دەستگایکی پەروەردەتێ درۆی بێ بە درۆ ئیشی لەسەرەکەی چکە بۆ مناڵ گرنگە بزانێ ئایا بەڕاست ئەوە ئەیسا بۆ ئەو موعجزەیە دروست خوا بوو بۆ ئەیسا بۆ مریەم ئەو موعجزەیە دروست کرد طبعا لە هەر سێ کتێبەکە ئەو چیرۆکە هەیە ئەمەی تریان کوشندەیە کە تۆ دەچێ قوتابخانە لە زیاتی بایۆلۆژی کە بزانی چۆن زاوزەیەەکە دەبێت تۆ بە ئاکتێکی زانستی ئەو قسانەکەی دا ئێمە تا ئێستا لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕەز لە زۆربەی وڵاتەکان لە ناوک بە خوارەوە بۆت نییە بزانی چ باسە لە ناوک بەسەرەوە کێشت نییە من ئەمە ئەزانی ئەمە چ کارە ساتێکە ئوستاس ئەزانی چی ئینسانێک دروست دەکات ئینسانێک کە عەقڵ تەلاقەدا ئەمە محەممەد عابد جابری دەڵێ لە دوای کوشتن و سووداندنی کتێبەکانی ئیبڕژ شتێک نەماوە ناوی عەقڵ بێ لەو ناوچەیە نەکرد ئەقڵ ڕەنگە ژیانیش تەلاق بدا ینی ئەو هەموو خیتابی مەردۆستی و ئەو هەموو خیتابی ئاینیە کە ئەتوانێت کاراکتەر و ئەیجنت بۆ خۆی پێیا بکە کە خۆ بدا بە کوشتن کە خۆ بتەقێنێتەوە ڕەنگە هەر تەلاقدانی ژیانیش بێن دانی ژیانە ڕێک ئێمە شتێک نییە ناوی ژیان بێ ئێمەش دروشمەکەشمان سەیرە ئەگە زۆر وردبینەوە یا کوردستان یان نەمان بەڵام چەند کەس ڕۆیش بەلاش دوای ئەمە ئێستا ئەمە لە دۆخێکی لە کوردستانی ئەوەی کە داگیر کراوە ئەوەی ئێرە گوای ڕزگارکەرە بەڕاست چەند کە هەزارە کەس هاتۆتە کوردستان و دوایی بەس وێزگەیەک بۆی هاڵێ بۆ ئەوروپا بەس هەندێکیان کە دنیا باش بوو خۆش بوو کەمێک ئارامی هەبوو خەڵکەشی زۆر لێرە دەژیا بەڵام ئێستاشی لەگەڵێمە ڕەگەسپەرستی کۆڵبەریەکان چی پێڵێن لە ئێران ئەوانەی ئێستا لێرە ڕەنزەدەن یا دەبێت زەلام لە کاتی ئیشکردن ئەرکەوێتە خوارەوە دەڵێن قەدەری خوا تۆ باڵەخانەی هەوربڕ دروست دەکەی لەسەر حیسابی ئەم کەسە کە نانی نییە لە ئێرانەوە لە سووریاوە لە کوێوە هاتووە لە جەهەنەمەوە هاتووە نەخێر بەڕای من ئێمە ژیانێکی جەهەنەمی وحشت ناک و تاریک و مەرگ دۆست هیچ کە نییە با من شێتۆکە بم با من گەلحۆکە بم یا با من پیاو بەدبینەکە بم بەڵام هیچیم بەدڵ نییە هیچم بەدڵ دەستگا دەوڵەتیەکان یەک لەوانە مەکتەبە هیچی فێر ناکەیت دەیکەی بە مامۆستا ینی پیشەیە ینی تۆ پیش دەتەوێت پیشەگەر دروستکەی بەڵام هەستا ئێستاش لە غەرب هەوڵ دەدرێ کەسێک دروستکەن بۆ بازار بەڵام بیرمان نەچێت ئەمنە و ئەدەبیاتانەی دەخوێنمەوە کە دەڵێ ئێمە ڕۆبۆتی خەڵکەکی زۆر بە ملیۆن دەڵێن بەس بە جۆرێک تەنزیم کراوە هەس نەکەین ئێمە کۆیلین مەسەلەن هاوینە نەچێت سیعە دەکاتێتە ئیسپانیا چێ دەتوانێت دڵداری بکە بەبێەوەی مەلاو قازی هەبێ ئەمانە گرنگن بۆی ئەزانی بەڵێ من بۆ خۆم چ چیرۆکەکانی جەنابەت چ هەموو ئەدەبیاتی ترکە خوێندومەتەوە بۆ نمونە کافکا من کە چوومە دەرەوە هەستم کرد ئەو دنیای کافکا کە خوێندومەتەوە تازە لە ناویا دەژیم ئەو مرۆڤ بە دەعجانی بوونەی مرۆڤ ئەوەی کە لە مەسخە
مەسخ لە بەدگۆڕانە لە مەسخا دەبێ بە داعبا بەیانی هەڵە سیاستەکە بۆ بە داعبا دۆناودۆن بەڵێ دۆناودۆن ینی لە ژیانی ڕۆژانەی ئەو فشاریکارەی کە سەرمایەداری لەوێ دێنێتی ڕێک ئەوم هەست پێ کرد ڕێک تایە ژیان یان ئەوەی کە لە قەسر لە کۆشک کەسەکە بەردەوام لە داوێنی شاخەکە هەڵدێتەوە ینی تۆ نازانی کۆمپانی لەکوێیە نازانی حکوومەت وەکو مؤسسەیەکی بزرا بەڵێ حکوومەت بەو معنای ئێمە کە جەبر و زۆر و پۆلیسی بەردەوام لەسەر سەر هەستپێیەکەی شاریاوەیە بەڵام بەردەوام تۆ هەستەکەی گیرۆدەی بازنەیەک لە دەوڵەتێکی ئابووریت کەپیتالیزم کە سەرکەوت دوایە جارێ کۆمۆنیزم 70 ساڵی خایاند لە تورکیاش و لە غەربیش لە هەردووچیدا ڕوخ ئەو بە ئەوە هاتەوە بە عەمامەوە ئەویت کەش ستالینێک شاگردەکەی کەپۆچین ئێستا هەندێک کە زەڵێن ئەوەکەیە خوشگوزەرانی هەیە لە سەردەمی پۆتین بەڵام ئەم شەڕی ئۆکرانیا چی ئێستامەی تۆ پرسیار لە من کرد من باسی دوو زەنجی ماڵوێرانم ئەی باشە ئەو هەموو پەیمانەی ئاشتیکە هەیە لە ئەرشیفا لە نووسووە خەوتووە بۆ بە خەبەر نایێت یا کەسەکان بۆ بە خەبەر نایەن UN دۆخەکی زۆر خراپەشی کە بەرپرسە لە هەموو شتێک ئێستا مەسەلەن ئێران و تورکیا ئاویان بڕیەوە لە کوردستان ئاو ئێستا وشکەکە ئەم ناوچەیە دەزانێ بێ بە سەحرا ئەوەندەی نەماوە ژینگەیەکێک لەو کارەساتانەی کە سەرمایەداری خەریکە سەرمایەداری دروستی کردووە دروستی دەکا بۆ نمونە من راپۆرتێکم خوێندەوەتەوە ئەوەندە نابێ دەتوانی یەک تەن لە ئەوروپای پێشکەوت یەک تەن دوو کەڵبنێری تا ئاسمان بە $50 یا بە 50 ئێرۆ ئایا دەزانی ئێستاکە نابێ بڵێ پرۆستیتوت ئۆڵدەم سڵات ینی سۆزانی و لەش فرۆشوە وایت سلەیف گۆڕیان بەس وایت سلەیف ینی کۆیلەی سپی چەند ملیۆن ژن هەیە لەسەر ئەم ئەرزە کۆیلەی سپیە و باز و خەراجەدا بە دەوڵەت من چۆن ڕێز لەوە بکرم من لە کۆڕێک لە کۆڕەکان لەوەی دواشەوی دابەزنی ئەیسا یەکێک کەستا قسەی کرد وتیان تۆ زۆر تووڕێی لە غەرب وتم لە بەرەی غەرب زۆر کاریگەری خراپ و باشی لەسەر ئێمە بوو بەس ئێمە مەسەلەن وەکو کورد ڕۆمانەکەم ئەوەیە چۆن کورد وەکو ئیسا لە خاستە درێ ئەو دەبێ بە چارمێخەی ئەچێشێ کوردیش چارمێخە وتم ئێوە زۆربەتان جەمە کار لە لۆزان کارم دەکەن کەگە دوو دەستگا هیچەنای مەسەلە بۆ کە مەیزندی فوتەر مەیزندی فۆری ینی بە فرەنسیەکە دەکا ماڵی ئایندە جارێ هەر یەکسەر ئەو ژنە قسەی کردوتی مس جۆن گوتم جارێ لە لای پێشۆ زۆر سەیرە بەلامەوە هەزاران ساڵە ئێوە بەناوی باپیرە گەورەین ژنەکە ناکەن بەڵکو ئیمێردەکەکەن یعنی من ئەگەر وا بێ دەبێ بنووسم مسز حەسەن خانمەکەم بڵێ مسز سولێمان وتم ئێوە تا ئێستا ئەوەتان ئێستا لە ئەوروپا خۆداگەداری ینی بۆی هەیە ناوی دایکە و باوکە بەڵام بۆ 100 ساڵ بە ناوی باپیرە گەورەی مێردەکەی بانگرێ کەواتە مڵکی باپیرەیە یعنی ئەو ژنە میراتە لایەوە ئەوەی لە دواشەوی دابەزینی ئێستا زۆر سەرنجی منی ڕاکێشە پێشتر دنیای کەسایەتیەکانی ئەوە زۆرتر دنیای کەسایەتیەکان کە لە نیشتمان دەژین ئیسا زۆر سەرنجی ڕاکێشە مەتەن لە ئەوروپا ئەوانەی ڕەخنەگران دێن قسەت لەسەر دەکەن دەڵێن ئەو کتێبەت بۆ نووسیوە ینی بە گیر و گازت دێنە ئەوەی زۆر بە کورتی بڵێم من بڕوا دەکەم ئەوەی لیانە پرسم مەسەن تۆ لە محەممەد یا موسایە ئەوانت بۆ بەکارنێنەوە یا هەندێک دیاناتی شەرقی گوتم زۆر بەیان سەرنجی ڕانیشان بەس ئیسا کارکتەرێکی زۆر سەیرە یعنی لە سەد لاوە توانێ ئیشی لەسە بکەی مەسەر ئەگەر من باسی هەر پێغەمبەرێ بکەم بۆ نمونە ئیسلامە ناتوانم یەک لاپەڕێی چاپ بکەم چکە گەوەک خۆی بینوسیتەوە دەبێ بە یەک قیامەت نەبێتەوە لێرەدا دەگەینە کۆتاییەم بەشە زۆر سپاس ماندوومان کردن دەتوانین ڕستێک وەربگرین ساحەتێک بکەین و بەشی دوام دەست پێ بکەین کە بۆچی دەستان خۆش بێمان جانێک